بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان دەبێت بەڕێزان کشانەوەی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگای هەولێر و سلێمانی و حکوومەتی خۆجەی پارێزگای سلێمانی کاردانەوەی لێکەوتەوە ئەمشۆ لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی کشانەوەی کۆمەڵی دادگەری لەسەر پرۆسی سیاسی دەکەین و ئایا ئەم کشانەوەی چ کاریگەری لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان دروست دەکات و ڕۆڵی ئەو ئەنجومەن و نوێنەرانی کۆمەڵ چی بووە لە ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتە خۆجەیەکان وەک شانەوەیان لە ئێستادا بە چ ئامانجێکە قسە لەسەرەوە دەکەین ئایا ئەو دۆخە سیاسی کە هەرێمی کوردستان چەقی بەستووە دەواازەیەکە یاخود هەڵبژاردنیش بەم زوانە ئەنجام دەدرێت لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان هەروە ڕەمەزان نامیق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی کۆمەڵی دادگەری سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێن سوپاس دەکەین کاکتۆرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە هۆکاری کشانەوەی کۆمەڵ پەیوەندی بەوەیە کە دام و دەستگاکانی هەرێم شەرعەتیان نەدەستداوە ئەمە هۆکاری کشانەوەکەی بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو بۆ جەنابت و بۆ بینەران و سوپاس بۆ برای بەڕێزم کاک ڕەمەزانی دیارە کۆمەڵی دادگەری کوردستان لە سەرەتای بەشداری لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان هەمیشە بەخەمیەوە بووە کە هەرێمی کوردستان بەرەو دامەزراوەی بچێوە دامەزراوەکان ڕۆڵ و کاریگەری خۆیانیان هەبێ بۆ ئەم مەبەستەیش ئێمە بە هەموو خولەکانی پەرلەمانی لە کوردستان بە هەموو ئەو بەشداری سیاسیانی کە هەمان بۆ خەباتی بێوچامان ئەنجام داوەوە هاوکارێکی جددی دەسەڵات بووی هاوکاریی جددی بەخەم بووین بۆ ئەوەی کە پرۆسی سیاسی بەرەو پێشەوە ببین بەداخەوە چەندین جار لە هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان بە بیانووی جیاجیا لە پێناو بەدەستێنانی چەند بەرژەوەندیەکی حیزبی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هاتوون تەمەنی خولی پەرلەمانی کوردستانیان ئەنجومەنی پارێزگاکانیان لە هەرێمی کوردستان درێژ کردوێتەوە بۆ ئەوەی کە ترسیان لەوە هەبووە کە هەڵبژاردن ئەنجام بدرێت ئێستەیش بەداخەوە هەرێمی کوردستان جارێکی تر کەوتەوە و بۆشایە یاساییە ئەو بۆشایە یاساییە ئێمە نەتەمەن نامان بۆکردنە دەنگمان پێدان نە لەگەڵی بووین نەویستیشمان بەو دەردە بڕوە بۆیە پەرلەمانی کوردستان ئێستا شەرعەتی نەما حکوومەت ئەنجومەنی پارێزەکان و شەرعەتی یاسایی نێنماوە هیچیان نەخێر ئەنجومەنی پارێزگاکانەوە دوای 4 ساڵ کە شەرعەتی نەما بەڵام لە کوردستان ماوەکەی درێژ کرایەوە و پەرلەمانی کوردستانیش خۆی شەرعەتی بۆ خۆی درێژ کردەوە هەموو ئەو دامەزراوانش کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمن هی خولێکی هەڵبژاردن و شەرعەت لە پەرلەمانی کوردستان و لە دەنگی دەنگدەر وەرەگرن دەنگی دەنگدار تا حوتی یانزەی 2022 بووە دەنگی دەنگدەر لە دوای حوتی یانزە هیچ ڕۆڵێکی نەماوە و هیچ کاتێک نەماوە بۆ ئەوەی کە دەنگەکەی کار بکە بۆیە ئێستا هەم پەرلەمانی کوردستان دامەزراوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دامەزراوی سەرۆکایەتی حکوومەت و کۆی وەزارەت و موئەسسەساکان لە هەرێمی کوردستان کە شەرعەت لە پەرلەمانی کوردستانەوە وەرەگرن کۆ هەمویان ماوەی یاساییان بەسەر چۆ ئێستا لە ماوەیەکی نایاساییان و ئێستا کاری نایاسایی ئەنجامەدەن و هیچ شەرعەتێکیان لە خەڵکەوە وەرنەگرتووە کە ئەسڵ لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوەیە دامەزراوەکان شەرعەت لەگەلەوە وەربگرن و سندوقەکانی دەنگدان ئەو شەرعەتە ئەبەخشێتە لایەنەکان و ئەو لایەنانە ئەتوانن دەسەڵات پێک بێنن باش بەس هۆکاری کشانەوەی ئەوەیە کە ئەم دام و دەستگایانە شەرعەتیان نەماوە کە بەشێک بوون لە پەرلەمان کشاونەتەوە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و سلێمانی لە حکوومەتی خۆجەیش پەیوەندی بەو ناشەرعی بوونەوەیە ئێمە کشانەوەی کۆمەڵ لە کوردستان لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجەیی بریتە لەو بەرنامە لەو هەنگاوانەی کە کۆمەڵی دادگەری کوردستان ئەینێت بۆ ئەوەی کە فشار بخاتە سەر ئەو هێزە دەسەڵاتدارانەی لە هەرێمی کوردستان کە بە ئارەزوی خۆیان تەمەنی دامەزراوەکان درێژەکەنەوە بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی خۆیان بەدەست بێن نێمە ئەم هەنگاوانە هەنگاوەکانمان دەست پێەکەین هەنگاوێکیانەوەی کە فشارمان دروست کردووە ئەمڕۆ تا یۆنامی لە هەرێمی کوردستان نوێنەری نەتەوەیە گرتوەکان سەردانی کۆمەڵی دادگەری کوردستانی کردووە بێگومان ئەم هەنگاوی کۆمەڵ هەنگاوێکی جددی و کاریگەرە و کاریگەریەکە هەرم ڕۆ بە دەرکەوت
و هەر ئەمڕۆ بۆ نەوەنا یۆنامی لەسەر ئاستی باڵا پەیوەندیا بە کۆمەڵی دادگەری کوردستانەوە کردووە چەند دامەزراوەیەکی تر و نوێنەری وڵاتان کونسوڵەکان سەفارەتەکان بێگومانەمانە هەمویان کۆمەڵ ئەم هەنگاوانە ئەنێ بۆ ئەوەی کە دەنگ و سەدای خۆی بگەێنێتە ئەو شوێنانەی کە هەیە بۆ لەبەرەوەی کە ئێمە پێمان وایە پێویستە گوێ لە فشارەکان بە جددی بگیرێ ئەو هۆشداریانەی کە نوێنەری نەتەوەیە گرتوەکان نوێنەری نەتەوەیە گرتوەکان کۆنسۆڵی وڵاتان دۆستەکانی هەرێمی کوردستان کە هۆشداری جددیان داوە بە هەرێمی کوردستان کە چیتر ناتوانن بەرگری لە ماوەی بەسەرچووی نایاسایی لە هەرێمی کوردستان بکەن ناتوانن شەڕی بۆ بکەن چونکە شەڕ بۆ یاساکرێ بۆ سەروەری یاساکرێ شەڕ بۆ دامەزراوەی فەرمیەکرێ دامەزراوەی یاساییەکرێ ئێسان ئەوان ناتوانن خۆیان ڕیان گەیاندووە بە ئاشکراو بەنهێنی ڕیان گەیاندووە چیتر ناتوانن بەرگری لە هەرێمی کوردستان بکەن کە کۆی پرۆسەکانی کەوتووەتە ژێر پرسیاری ناشەرعی بوونەوە و شەرعەتی یاساییان لەدەستداوە ئەمە ئێمە وەک هێزێکی سیاسی کاریگەری سەرگۆڕەپانی هەرێمی کوردستان وەک هێزێکی ئۆپۆزیسیۆنی چوست و چالاک کە هەمیشە دەنگی بەهێزمانە بووە بەرامبەر بە دەسەڵاتی گەندەڵ و ناشەفاف لە هەرێمی کوردستان ئەم کاریگەریە ئێمە ئەگاتە دامەزراوەکانی نێودەوڵەتی دامەزراوە بیانەکان لە هەرێمی کوردستان و ڕۆڵ و کاریگەری ئەبێ کە تەمە ناکەین ئێمە هەمومان پێکەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چالاکوانان ئەوانەی کە دژن بەم سیستەمە نادادن حکومڕانی لە هەرێمی کوردستان هەمومان پێکەوە بین دەنگی بەهێز زەڵ بڕین بۆ ئەوەی کە چیتر کۆتایی بێنین بەم هەنگاوە نایاسایانی کە لە کوردستانە دێتەکەم دێم و خزمەت کاک ڕەمەزان جەنابشت بەخێر بێی ئەگەر سەرتا لەو دەست پێ بکەین ئەمڕۆ ئێوەکو نوێنەرانی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی حکومەتی خۆجەیی لەگەڵ ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کۆبوونەوە ئامانجی کۆبوونەوە کە چی بوو خۆشتان چۆن سەیرێ و بڕیارەی سەربداتی کۆمەڵی دادگەری دەکەن بە ناوی خۆی گەورە و میرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاو و ڕێز بۆ برای بۆ ڕێزم کاک دکتۆر بێستون بەڵێ دوای ئەوەی کە کۆمەڵی دادگەری بڕیاری کشانەوەی سەرجەم ئەندامان و نوێنەرانی لە هەر سێ ئاستەکەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی خۆجێی سنووری پارێزگای سلێمانیدا ئەمە بڕیارێک بۆ بەڕاستی جێگەی دڵخۆشی ئێمە بوو بۆ ئەم بابەتە ئێمە فعلەن ئەمڕۆ لەگەڵ ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سەرجەم نوێنەرەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگاکان کۆبووینەوە لەگەڵیان تاوتوی ئەم بابەتەمان کرد دوای تاوتوێکردن و گفتوگۆکردن لەگەڵەمە لەگەڵ دەستخۆشیمان بۆ بڕیارەکەی کۆمەڵی دادگەری کە قەرارەکەی داوە هەمومان بە تێکڕا بەبێ دوودڵی پشگیری خۆمان بۆ بڕیارەکە دەربڕیوە و دڵخۆشی خۆمان دەربڕیوە و جارێکی تر پابەندبوونی خۆمان بەسەر جەم بڕیارەکانی کۆمەڵی دادگەریەوە دەربڕیوە و بەما پێمان خۆش بووە چونکە ئەزانین ئەم بڕیارەکە کۆمەڵ داوێتی دوورە لە ئەوەی کە مزایەدە بێت بە پێچەوانەوە سەلمێنەری ئەوەی سەلماندووە کە لەسەر جەم ئاستەکان بەبێ جیاوازی بەبێ جیاواز لەلایەنەکانی تر کە لە ئاستێک بکشێتەوە و لە ئاستێکی تر نەکشێتەوە کۆمەڵ بەبێ جیاوازی لەسەر جەم سێکتەرەکان ئەوەی کە نوێنەری هەیە کە ئەندامی هەبووە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کە بردوێتەوە لە هەمووی کە کشاوەتەوە ئەمە سەلمێنەری ئەوەیە کە دڵسۆزی خەڵکە دڵسۆزی سەرجەم ئەندامانی کۆمەڵی دادگەریشە چونکە بیرمان ئەو وەڵامێکە بۆ لایەنگران و دۆست و لایەنگرانی کۆمەڵ ئەو بڕیارێکشانەوە وەڵامیشە بە فشاری خەڵکیش بە دڵنیایەوە جگەل لەوەی کە هاوڵاتی لە ئێستادا بێئومێد بووە لە ئەم جۆرە حکومڕانی لە هەرمی کوردستان ناکرێت و لە ڕابردوویشە کۆمەڵی دادگەری بە خاوەن موقیف ناسراوەتەوە ئەرکی کۆمەڵی دادگەریە لە ئێستادا پارێزگاری لەم خاوەن موقیفانەی بکات پارێزگاری وەکو چۆن لە ڕابردوودا باجی گەورەی داوە بۆ موقیفەکانی تازە بتەوێت نەتەوێت لە ناو جەماوەری هەرمی کوردستاندا کۆمەڵی دادگەری بۆ ناسراوە کە خاوەن موقیفە باشە باشە ئەمە پێویستی بەوە هەیە کە تۆ پارێزگاری لێ بکەیت
باشە سەرجەم ئێمە زانین هەمومانە زانین مووقیفەکانی کۆمەڵی دادگەریش هەمووی لە مەسلحەتی هەرێمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە چ بە ئەندام و لایەنگرەکانیەوە چ بە دۆستەکانیەوە بۆ یەکشانەوەی کۆمەڵی دادگەری لە ئەم سیاستە کە ناومان بردوون و حکوومەتە خۆجەیەەکە ڕاکردنیە لە بەرپرسیارەتی بەهۆی بێئەدایی و بێئەزمموی نییە بەهۆی مزایەدەوە نییە بەڵکو بە پێچەوانەوە ئەمە فشارێکە دروستی کردووە بۆ سەر دەسەڵات لە ئێستادا بۆ ئەوەی سەررجەم دامەزراوە شەرعیەکان بگەڕێنەوە سەر ڕێژکە یاسایەکەی خۆی چکە بیرمان نەچێت بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان بە تۆخێکی زۆر نەهامواراتیە پاڕێ ئەوە پەرلەمانی کوردستانە ئەیبینین یەکەم ماوەکەی درێژکراوەتەوە دووەم هێشتا ڕوویای دیار نییە یعنی پەک خراوە تەنانەت توانای کۆبوونەوەی نییە لە ماوە درێژکردنەوەشە باشە ئەمە یەک دوو سیرەکەی تیمی بەشێکی لە حکوومەت بەشێکی سەرەکیە ئەیبینین هەمووی گەڕاوەتەوە بۆ ماڵەوە هیچ کەسێ لە ئاستی خۆی چۆنەڵێ کارەکانی خۆی بەڕێ ناکات لەم بابەتەیە والحاصل ئێستا هەرێمی کوردستان چۆنەڵێ قەفیز کراوە پێویستی بە دەرەچەیەکەیە کۆمەڵی دادگەریش لەم کاتەدا پێویستی بۆ مبادرەیەکەیە دەبێت خۆی بخاتە ئەو ئاستەوە کە بتوانێت لە ڕێگەی مووقیفەکانیەوە دەرەچەیەک بۆ ئەم وەزع ناسیاسیە و ئەم وەزع خراپەی هەرێمی کوردستان بدۆزێتەوە بە بڕای من ئەم مبادرەی کە کۆمەڵی دادگەری کردوێتی فعلەن باجی داوە بە سەربەرزیەوە ئەمەی کردوتە ئەوەی کە بەڵکو لە داهاتوودا سەررجەم لایەنەکان چاو لە کۆمەڵی دادگەری بکەن و ئەمەش مەسجێکە بۆ سەررجەم لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی هەردوو هێزی دەسەڵات ئەبێ ئەوە بزان کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا کە کاری کردو و سەررجەم لایەنەکانی ئاگدار کرد کە وەزعی هەرێمی کوردستان دۆخێکی خراپایە سەرەتا پێی ڕاگەیاندون بەڵام ێستا خستێتە بواری جێبەجێکردن و عەمەلیەوە ئەمە مەسجێکە بۆی کە دۆخی هەرێمی کوردستان با زیاتر لەمە زیاتر خراپتر نەبێت بەڵکو لایەنەکانی تر ڕەنگە چاو لەوە بکەن هیوادارین چاو لە کۆمەڵی دادگەری بکەن بتوان ئەوانیش مووقیفەکانی خۆیان ڕێک بخەن بێنە ئاستی کۆمەڵی دادگەریەوە بۆ ئەوەی بە هەمومیانەوە ئەو لای بەتایبەتی و لایەنانەی کە لە دەرەوەی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانن بتوانن پێکەوە بە مووقیفەکانیان بە بڕیارەکانیان فشارێک لە حکوومەت بکەن بۆ ئەوی هەمویان بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ باشە بەس ئەمڕۆ کە کۆبنەوەتان کرد هەموو ئەوانەی کە پۆستی ئیداریان هەیە و ئەندامیان جوان بەشدار بنە سنووری سلێمانی هیچ نیگەرانێک نەبوو هەمویان پابەندن بە بڕیارەکان ئەوە سەر بە ئەنجومەنیش ئەنجومەنی پارێزە کلمێک کە بڵێن ماوەی بەسەرچەوە ئێوە وەکو کۆمەڵخوازیاریەوەن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی بە زووی یەکلا بکرێتەوە کاک حەکیم ئێمە بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی ببووە ئێمە ڕۆژێکی زۆر خۆش بوو تایبەتی بۆ من ینی بەعام بەگشتی نەک هەر ئەوەی کە هیچ کەسێک گلەیەکی نەبووە یان ڕێیەکی پێچەوانەی بێ بەڵکو بە پێچەوانەوە هەمومان جگەلەوەی دەستخۆشیمان کردووە جارێکی تر دووپاتمان کردوتەوە چکە زانین حکمتێک لەم بڕیارایە کە کۆمەڵی دادگەری داوێتی هەمومان زۆرمان پێخۆش بووە پابندبوونی خۆمانمان کردووە چونکە نوێنەرەکانی کۆمەڵ چۆن لە ماوەی ڕابردوودا کارێکیان نەکردووە کە لی پەشیمان بن ئەمە یەک دوو سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە لە سەررجەم لەو هەڵبژاردنانەی لە دوای ئەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان ماوەی یاسایی تەواو بوو لە پەرلەمانی کوردستان بەڕاستی بڕیارێکی نەگونجاو درا کە تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان درێژ کرایەوە هەتا مالانی هەیە یاخۆ با بڵێ نادیار چکەڵە تا هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردننی داهاتووی ژیان ڕەنگە 10 ساڵی کە بچێت لە هەموو هەڵبژاردنێکە لە پەرلەمانی عێراق کاتێکە کراوە لە پەرلەمانی کوردستان کاتێک کراوە بە نووسرا و لامان هەیە بە بەڵگە لامان هەیە لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنەوە لە ڕێگەی بە نووسراوەکان و یاداشتەکانمانە داوامان کردووە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن چکە بەڕاستی ئەنجومەنی پارێزگاکان ئێستا لە دۆخێکی مدبووندان حکوومەت بێڕۆڵی کردووە لە ئێستادا ناتوانێت بە ئەرکەکانی خۆی هەڵسێت حکوومەت لە جیاتی ئەوەی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات هاتووە تەداخل لە بڕیارەکان و دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان دەکات بە شێوازێک لە شێوازەکان ئێستا ئەنجومەنی پارێزگاکانیان تەواو شەل و پەل کردووە بۆیە پێویستی بەوە هەیە جارێکی تر ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردن بکە ئەپدەیت بکرێتەوە سەررجەم دەسەڵاتەکانی وەکو خۆی جێبەجێ بکات. سپاس دەکەم دوای لەسەر ڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان زیاتر قسەین کاکتۆر ئەم بڕیارەی کۆمەڵ دەبێتە دەرچێ و کاک ڕەمەزان ئاماژی پێکرد تەنگژێک یاخود ئەو تەنگژە سیاسیەک کە هەیە بینی لایەنەکان هەمووی لێک ترازاوە ئەو دامەزراوەکان بەڕێز ئاماژ پێکرد ماوەیان بەسەر چووە لەگەڵ بەغداد بۆ چوونی جیاوازێ لە ئاسی نێودۆخی نیگەرانی هێرە دۆخێرێن ینی شتێک ئەم دۆخە چاک دەکات ئەو تەنگژێ چارەسەرەکە لەکوێ کاک حەکیم بڕیارەکەی ئێمە پەیامێکی ڕوونە بۆ ئەوەی کە لایەنەکان تێبگەن کە پۆست و پلە و پایە لە هەرێمی کوردستان
هیچ نییە لە بەرامبەر بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان. ئێستا بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان باسم کرد لە ژێر ئەوایە کە لە داهاتوویکی نادیارایی بینینەوە تا ئێستایش بۆ نمونە ئێسان ئەو لایەنانی کە حکومڕانی لە کوردستانەکەن دەستیان لەسەر دڵیانە بۆی بزان بەیانی مەحکەمەی اتحادی چ قەرارێکەدا بۆیە بەڕاستی پۆست و پلەپایە پەیامێکە کە کۆمەڵ دای بەلایەنە دەسەڵاتدارەکان بە تایبەت کە پێیان وایە لە پێناو پۆستێکە ئامادەن نیوەی خەڵکی کوردستان بکوژن و ببڕن و لە ناوی بن پۆست ئەوەنە نایەنێ کە تۆی خۆتی بۆ مانوو بکەی یان خۆتی بۆ سەغڵەت بکەی. کوردستان گرنگترە ئێستا کوردستان لە بەردەم نادیارایە، کوردستان لە بەردەم چارەنووسێکایە کە ئەو چارەنووسە ئێمە ئاواتە خواز نین بۆ ئەوەی چارەنووسی هەرێمی کوردستان خراپ بێ، ئاواتە خوازین بۆ ئەوەی چارەنووسی هەرێمی کوردستان چارەنووسێکی بەهێز بێ و بگەڕێتەوە بۆ پێش ئەو ڕێفراندۆمەی کە کوردستانی بەم دەردەگەیان بگەڕێتەوە ئەو کاتە بۆ ئەوەی کە کوردستان بەهێز بێ. بەڵێ بەرەو تونێڵە تاریکیان بردووە هەرێم خەڵکەکەی بەگەندەڵی پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجە یەک بە دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان و دوای شابزوتەوەی گۆڕان هەر سێگەم لایەنانی کە دەسەڵاتن لە هەرێمی کوردستان پشکی شێریان بەرەکەوێت لە بەرپرسیارەتی بۆ ئەوەی ئەم دۆخە تێپەڕێنن و ئەم چەق بەستوی هەرێمی کوردستان تێپەڕێنن. ئەم بڕیارەی ئێمە بۆ ئەوەیە کە بڵێین کاکە هەرێمی کوردستان کۆی هەرێمی کوردستان لە نایاساییایە وەرن با پێکەوە چاچیکەین، وەرن با پێکەوە دووبارە بگەڕێنەوە ئەوەی کە کوردستان بگەڕێنینەوە ناوەندە نێودەوڵەتیەکانی بڕیار و کوردستان بگەڕێنەوە ئەوەی کە حسابی وە بکرێن. ئێستاوانەوەنا کەس خۆی ناکاتە خاوەن لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بۆنەوەنا نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا دەسەڵات لە هەرێمی کوردستان یەک دوو ڕۆژێکەوە خەریکە ئەگاتە یەک دوومانێکی شتایسە کەس نازانێ بۆ شێڕوە کەواتە هەرێمی کوردستان پێگەکەی ئێستا نادیارە و پێگەکەی لاوازەوە پێگەیەکە کەس ئاواتەخواز نییە بۆ ئەوەی کە بەم دەردە بڕوات و بەم دەردە باشە بەس چارەسەری ئەو تەنگژێ ڕۆشنە بەر هەڵبژارنێکی خاوێن بە دڵنیایی چارەسەر کاک حەکیم. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان سیستەمی سیاسی بەداخەوە کە ئیمانە یعنی وەکو دەستور بەڵام ئەوەی کە هەیە هەرێمی کوردستانی لەسەر پێگاتووە لە 92ەوە پێ ناسرێتەوە بریتێ لە هەڵبژاردنە گشتەکانی پەرلەمانی کوردستان و دوای 2005 ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان هاتوۆتە سەر ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان بێگومان هەڵبژاردن ئەبێتە مایە گۆڕانکاری لە کابینەیەک بۆ کابینەیەکی تر لە چەند کەسێک بۆ چەند کەسێکی تر چەند هێزێک بۆ چەند هێزێکی تر کە ئەمە هەمووی کاریگەری هەیە لەوەی کە دۆخەکە بەرەو باشتر ببە و دۆخەکە بگۆڕێ و بیر بکاتەوە لە چارەسەرکردنی هەڵەو کەم و کوڕەکانی پێشەوە هەڵبژاردنە بۆی لە هەڵبژاردنە دووبارە نەبێتەوە کە حکوومەت و دەسەڵاتی لێ پێگێ. ئێمە پێمان وایە پێویستە تێگەیشتن هەبێ لەوەی کە هیچ شتێک لە کوردستان گەورەتر نییە، هیچ شتێک لە خەڵکی کوردستان گەورەتر نییە کە هەمووی ئێستا برسی کراوە کەس نازانێت چی بکەوە چۆن بڕوە خەڵک تێناگا لەوەی کە بەیانی خەمی چی هەبێ بۆ مانی تر خەمی چی هەبێ خەڵک پێی وایە هەیە لێ من تا ئەمرە مەمانە هەمووی بەردەوامن ئەم قەیرانانە هەمووی بەردەوامن تا ئێسێژ نازانێت چ داهاتوویەک بۆ خۆی بۆ مناڵەکانی بۆ کەسوکارەکەی سیر کا بۆ ئەوەی کە بەرنامەی بۆ دابنێ. ئەمە هەمووی ئەکاتە ئەوەی کە ئێمە هەڵسین بەوەی کە ئەم بڕیارە وەکوتم بدەین و هەنگاوەکانی تریش دەست پێ بکەین. بەس ئەکەم برایشتاندا لە نوێنەرەکانی خۆتان وەکو سەرکردایەتی کۆمەڵکە کۆبوونەوەشتان نەبوو کۆبوونەوەی گشتی لە نوێنەرەکانتان ڕازی بوون لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگا لە حکوومەتی خۆجێی سلێمانی لیان ڕازی بوون لە کارەکانی چوونیە. ئێمە کاک حەکیم هەر پێرێ بەسەر پێرێ راپۆرتێکی ئینستیتوی پێی بڵاو بۆتەوە نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان لە پێشەوە یعنی نوێنەرەکانی ئێمە کە لە مانگی 11 2021 شەوە بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانیان کردووە لە پێشەوە هەر نوێنەران ئەوەی بەڵێ کە لە 2022 تا ئێستا کە 6 مانگە هەر ئەوەی ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان کە هەموو ماوەی چەند مانگجارێک هەڵسەنگاندنێکا بۆ نوێنەرانی پارێزگای سلێمانی کاک ڕەمەزان و لیژنەکەی لە پلەی یەکەمان
دادمیدیا و لیژنەکەشی لە پلەکانی یەکەمان هەمویان ئێمە خەڵکانێکمان هێناوەتە دەرەوە لە کوردستان لە دەستگاکان خەڵک هەبووە بۆیانە گریە لە بەتایبەت لە ناحیەکان لە قایمقامەکان مدیرەکان ئەندامانی پەرلەمان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان یعنی خەڵچێک نانینە دەرەوە بۆ ئەوەی کە خواخوامان بێ عیبدارمان نەکا کۆمەڵمان عیبدار نەکا خەڵچێکە یێنینە دەرەوە کە سەرمان پێیان بەرزە ئەم خەڵکە پیان ئەڵێن وەرە دەرەوە ئێمە بە سەربەرزی وەرە دەرەوە ئێمە یعنی لەو خەڵکانە نییە کۆمەڵی دادگەری کوردستان کە خواخوای بێ نوێنەرەکانی عیبداری نەکا بۆ ئەوی بەزووی بیانێنێتە دەرەوە بە سەربەرزانە نوێنەرانێک ئەوەندە لێیان رازین یعنی سەری ئەوانە گەێنینە ئاسمان ئەوەنە لێیان رازین ئەوەنە پیان سەربەرزین هی خۆمانووی ئەوانیش بۆیە بەڕاستی کاک حەکیم ئێمە ئەم بڕیارە هەم لە نوێنەرەکانمان رازیم هەم پێشمان وایە نوێنەرەکانمان وەک کاک ڕەمەزان باسی کرد خۆشحاڵم بۆ بڕیاری کە داومان دوای قسە سەرۆژەکەن چوان دەکەن دەڵێنەوە پەیوەندی بە بانگشت یا بژاردنەوەی وەڵامی ئۆفیسیالشمان دەیتوە کاک ڕەمەزان سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگاکانیش بەرە زووتی ئێوە لە ڕێکاری یاسایی خۆتانەوە داواتان کردووە دوا بڵێن هەڵبژاردن بکرێت و کارا بکرێنەوە ئێستا ئەنجومەنەکان لە سلێمانی بێ لە هەولێر بێت دەسوپیان بەسراوە ناتوانرێت هەرچەندە وەکوەندان بەراچون بکەن بەس ڕۆڵیان لاواز کراوە بەدڵنیایەوە کاک حەکیم ئەنجومەنی پارێزگاکان زۆر بێ ڕۆڵ کراوە ڕیانی ڕۆژ لە ڕۆژ لاواز دەکرێت پێگەکەی نامێنێت یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی سلێمانی تایبەتە بە ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانیەوە ئەگەر هەموو کوردستان بڵێ هەموو کوردستان ئەنجومەنی پارێزگاکان بە دووهۆک و سلێمانی و هەولێرەوە ئەگەر ئەم یاسای ژمارە 3 نەک هەمووی لە 125 جێبەجێ بکرایە باوەڕکە ئێستا وەزعی هەرێمی کوردستان شێوازێکی تری وەرەگرت یعنی ئەمەنە یاسایەکی جوانە بەڵام بەداخەوە چی ئەەکەی لە حکوومەتێک کە خۆی داڕێژەرەکەیەتی خۆی یاساکەی دەرکردو ئێستا خۆی پێشێلیەکە و چی تێدا ئەگەر جێبەجێ کرابە شەفافیت بێت ڕۆژەکان بێ بودجە بێت دیار بێت چی تێدایە بۆ من ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یعنی بە ناوی سلێمانی وەتوانم یعنی سنووری پارێزگای سلێمانی ئەوی ئاگداری سنووری پارێزگای سلێمانی ئێستا گەندەڵی غەرقی کردووە ینی پێویستی بە گۆڕانکاریەکە هەیە یعنی هەر یاساکە على الأكسل چەندین قایمقام مدیر عام بەڕێوەبەری ناحێمان هەیە ئەوەندە گەندەڵیان هەیە یعنی لە فەرماگە حکومەکان ئەوەندە گەندەڵیان هەیە بە شێوەکان نەک جارێک چەندین جاربیانێتە ئەنجومەن و ئیقالیان بکەیت و بیان گەڕێنیتەوە بەڵام کاتێک کە حیزب دێت تەداخولە کات ناڵێت تۆ کارەکان و جێبەجێ بکەیت باشە ئەمە کاتەمە یەکەم پێشێ لە دوو کۆمەڵک بابەت هەیە بابەتی خزمەتگوزاری لە سنووری پارێزگای سلێمانی کە ئێمە دەستمان بۆ بردووە خۆشبەختانە هەنێکی خۆم بەدەستی خۆمان نووسیوە یعنی ئەگەر ئەمانە جێبەجێ بکرایە زۆر باشە بوو بۆ نمونە کامێرەکانی تیژڕەوی کە بردومانەتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بڕیارەکەمان لەسەرداوە دادگاکانمان هێناوەتە سەرخەت بڕیاریان لەسەر جێبەجێ نەکرێت باشە هەڵوەشێتەوە پرۆژەکە ڕابگیرێت کەچی سیرەکەی هیچی جێبەجێ ناکرێت باشە بابەتی جێندەر و هاوڕەگەزبازی کە فشارێکی زۆرمان بۆ کرد و شانازی پێوەکەین وەکو فراکسیۆنەکەی خۆمان کە لە ناو ئەنجومەنی پارێزگا بردوومانە و دەنگدانوویەکی زۆری لەسەر کراوە بەڵام کاتێکە جێبەجێ ناکرێت تۆ چی لیەکەی بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 پێویستە هەر پرۆژەیەک جێبەجێ بکرێت لە سنووری پارێزگای سلێمانی ئەبێ بێتە ناو لیژنەکەی ئێمە و لیژنەی پلان و پرۆژەکان لەناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تاوتێ بکرێت اینجا بە زۆرینی دەنگی ئەندامان پەسەند بکرێت باشە ئەمە ڕێکاری یاساکەی بەڵام کاتێک کە ئەیبینین حکومەت لەم لاوە ئەنجومەنی شارەوانیەکانی لەگەڵ ڕێزما زیندوو کردوێتەوە خۆیان بە ئارەزوی خۆیان ئێستا پرۆژەکان چۆنەڵێ ئەیگۆڕن پرۆژە هەیە جێبەجێیەکەن پرۆژە ڕەفزەکەن یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان بێڕۆڵ کرابێت دانانی قایمقام و مدیر عامەکان و پارێزگارەکان و سەرپەرشیاری ئیدارە سەربەخۆکان ئەمانە هەمووی لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان هەیە پێویستە لە ئەنجومەنی لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی متمانەیان پێ بدێت و دەست بەکار ببن باشە کەچی ئەنجومەنی وەزیران خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارەکە دەرەکات بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەمانە کاتێک کە تۆی بینی هەمووی پێشێلە ئێمە یعنی چۆنەڵێ کۆد کراوین کۆت و بند کراوین ناتوانین جێبەجێ بکەین لەگەڵ ئەمەشدا سەرڕایەوەش بۆداچوونتان کردووە ئەوەی ئێمە بەردەوام ئەم کارانمان کرد بەردەوام حکوومەتمان لێ ئاگدار کردەوە ئەم پرۆژانە زەڕورن یعنی سەرجەم دەرخستەکە و زانیاریەکانمان بۆ ناردن بەڵام یەکشت وەکو پێم وتی سنووری پارێزگای سلێمانی بەڕاستی ئاستی گەندەڵی گەشتۆتە دۆخێکی مەترسیدار ئێمە
بەهۆی ئاشکراکردن بەتایبەتی من وەکو شخصی خۆم بەهۆی ئاشکراکردن و ڕێگریکردنم لەم گەندەڵیانە زۆر جار تووشی فشار بووین تەنانەت ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی کوشتن و هەڕەشەی کۆمەڵی زبریان لێکردین بەڵام ئەمانە نەک ساردی نەکردوینەتەوە بەردەوام بووین لەسەری باجیشمان داوە یعنی چەندین جار تووشی ڕوبەڕووبوونەوەی لەو شێوەیە بووینەتەوە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی هەڕەشەوەمانەوە ئەمانە گرفتی بۆ ئێمە دروست کردووە بەڵام کاتێک کە سەیرەکەی بە کۆی گشتی سنووری پارێزگای سلێمانی ئێستا بەهۆی داگیرکردنی زەوی و بەهۆی قاچاقچێتی و بەهۆی دیارنەمانی داهاتی سنووری پارێزگای سلێمانی سەیرەکەی های حەکیم کۆمەڵێک کەس هەڵتۆخلیوە لەم سنووردا بەهۆی داگیرکردنی زەوی و کڕین و فرۆشتن بە زەویەوە کۆمەڵە کەس دەوڵەمەند بوون بە ملیۆنەر یعنی کۆمەڵە کەس هەیە کە دێتە ئەنجومەنی پارێزگاوە شانازی بە چیەوە کا باشە شانازی بۆ ئەکات ئەڵێ ئەم پرۆژە ئێمە لە ڕووی یاسایەوە مۆڵەتی نەبووە بەڵام لە ڕێی علاقاتی شخصیەوە لە کابینەکانی پێشوە مۆڵەتەکەیمان هێناوەتەوە ئەزانی کێشەی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر چییە ئەو پرۆژانەی کە جێبەجێکردن ئەوەندە بە غامزی ئەوەندە بە لاروێ کرچ و کاڵوی لاروێری ئەوەندەی بەدەر لە یاساکان ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کاتێک کە ئێمە بەدواداچوونی بۆ ئەەکەین و ئەمانەوە ڕێگری لێ بکەین و لە ڕێی دادگاوە بیخەینە سەر ڕێچکەکەی سیرەکەین ساڵ تەواو بوو شار لە شوێنی خۆیاتی وردە وردە بەرەو دواوەچێتەوە معقولە وە بەرهێنمان هەبێت لەسەر یەک وەرەقەی ئەیفۆر لە ئەنجومەنی وەزیران مۆڵەتی 12 پرۆژە بێنێتەوە کە بۆ حەو پشتی بەشی ئەکات ئەمە گەورەترین گرفتە یعنی ئەمانە کاتێک کە تۆ تەداخلی تیاکەی سەیرەکەی نەتیجەت نییە کاتێک گەکاتە قایمایی نەتیجەت هەبێ سیرکەی حیزب بە ئیعازێک تەداخلێکی تیاکە هەموو شتەکان فەشەل هێنێ کە تۆ 6 مانگ بە دوایە ڕاکەی وەکو داهاتیش ئێستا بۆن ئەنجومەنی پارێزگاکان لە هەر پارێزگای سلێمانی هەولێر بڵێن دۆ مافیەوان هەیە چاودێریان بەسەرداهاتەوە بێت ئێسێوەی جاگە تەمەنۆ لە داهاتی یەکێک لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 هی ئەنجومەنی پارێزگاکان ئەوەتانێ یعنی بەردێک بخرێتە سەر بەردێک لە سنووری پارێزگا بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیشەوە پێویستە ئەنجومەنی پارێزگا لێ ئاگادار بێت ئێکاکە نەک ئێمە لێ ئاگادار نین تەسەوور بکە لە سلێمانی ڕۆشنێتە مەرزی پەروێزخان بۆ کۆمەڵک پرسیار بەس وەڵامی پرسیارەکە وەرگرین زۆر بە ڕووقایمی و بە ئاشکرایی سەرپەرشتیاری مەرزەکە پێوتین ئامادەنین هیچ وەڵامێکتان بینەوە یا لە کاتێکدا بە پێی یاسای پێدانی زانیاری حکومەتی هەرێم یاساکە خۆ ئاشکرایە تەنانەت ڕۆژنامە نووسی شەتوانێت میکات بۆ چکە سیرەکەی گەندەڵێکی زۆر هەیە لە قاچاغبردن لە داهاتی سنوور بەزەوە حاڵی هەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاخود ئەوانەی تریژ ئەوەی کە قسەت کردە بێ هەمان بارودۆخ هەیە بەدڵنیاییەوە هەیە یعنی وەزعی هەرێمی کوردستان یەک جۆرە بەڵام من بۆیە چڕێکەمە سنووری پارێزگای سلێمانی ناتوانم بە ناوی پارێزگاکانی کەەوە قسە بکەم بەڵام ئەوەی کە لە ڕاگەیانەکان و لە سۆشیال میدیاوە بینی بەدڵنیاییەوە ئەگەر لەولا زیاتر نەبێت هێندەی یعنی با بڵێن بەقەدەر سنووری پارێزگای سلێمانی هەبێت سپاس کاکتۆر سپاسبووی کە زۆر جار سەرەوە دەکرێت پەیوەندی بەوەیە کە هەڵبژاردن نزیک بۆتەوە بۆیە ئێوە ئەو بڕیارەتان داوە پەیوەندی بە هەڵبژاردن یاخود دیارە هەڵبژاردنەکەی دەکرێت پەرلەمانیش بکرێت ئەنجومەنی پارێزگاکان جارێ دیارە وڵای کا حەجی من پێم سەیرە ئەم قسە من بە قسەیەکی سواوی زانم ئەگەر ئێمە پێش ئەمە خەوتوین ئیستا دەست پێکەین و ئەم چەند مانگە خۆمان هینەکەین ئەمە بەڕاستی یەکرێوا بێ ئەگەر ئێمە بانەمەنا بارەگاکانمان 6 مانگ پێش ئینتیخابات دەکەینەوە و دوایی واز لە هەموو شتێنین تا 6 مانگتر پێش ئینتیخابات و چەند کەسێک کە نێرینە پەرلەمان و بازرگانیان پێوە کەیر و نازام چێمانە فعلەن ئەم قسەتەوە بەڵام ئەمە بۆ هەر کەسی ڕاز بێ بۆ ئێمە ڕاز نییە چونکە ئێمەی کۆمەڵی دادگەری کوردستان خەڵەگە و گلەیەمان لێکا پێش حملاتی ئینتیخابی ئەکتیفترین یعنی بۆ منە هاوکاری خەڵکەکە ئەو خەڵکانی کە تۆ هاوکاریانەکەی کە لە هەموو ئەوەی کە بەدەستی ئێمەوەیە کاری تیاکەین لە پێش حملەی ئینتیخابات و لە کاتی ئینتیخابات و کە ئینتیخاباتیش تەواوێ ئەتوانم بڵێم وەکو یەکین بۆیە بەڕاستی هێزی سیاسی نەگەر کاری خێرخوازی بنونە بێن و ناوەستێ بەڵێ هەموو کارەکانمان ئێمە چالاکیە خێرخوازیەکانمان چالاکیە ڕۆشنبیریەکانمان چالاکیە حیزبیەکانمان چالاکیە پەروەردەیەکانمان هەتا خەباتی مەدەنی سیاسی پەرلەمانی هەموو ئەمانە هەمووی بەردەوامە هیچ کاتێک نەوەساوین لە دوای کەسی شەوە نەبووین ئێمە یعنی پێم وایە پێم سەیرە خەڵک پێی وابێ ئێمە فترەیەکی زۆر ئاگامان لە دنیا نەماوە کاکە ئێمە لە پێشەوە بووین لەگەڵ هەموو شتەکانە بووین لەگەڵ ناڕەحەتی و ئێش و ژانی ئەم خەڵکی خۆمانە بووین هەمیشە
نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمان لە حکوومەتە خۆجەیەکان لە ئەنجومەنی پارێزگاکان هەمیشە لە پێشەوە بوون، هەمیشە بە دوای کێشە و ناڕەحەتەکانی خەڵکا ڕۆیشتون، دەستگا خێرخوازیەکانی کۆماڵ موچە خۆرەکانی کۆماڵ هەموو شتێکمان کردووە لە پێناوەی کە خەڵکی هەژار بگابەوەی کە چیتر ئەمەی کە حکوومەت پێی کردووە ئێمە بتوانین دینێکی بە بکەینەوە منفەزێکی بە بکەینەوە. من بەڕاستی پێم سەیرە و خەڵکە بەو جۆرەیە ئەمەی لەلایەکی تر کاک حەکیم هێزی سیاسی کە بەشداری پرۆسی سیاسیەکە هەموو کارەکانی ئەچێتەوە خزمەتی بەشداریکردنی خەڵکی هەرێمی کوردستان بزانن کاکە ئێمەی کۆمەڵی دادگەری کوردستان بەس ئەمڕۆ هەڵمان مەسەنجێنە بەیانیش لە بیر و بچێتەوە کاکە ئەوەرە من هەڵسەنجێنە بەوەی کە ناترسێنەگەری ئیمتیحانتان بکەن نەخێر ناترسی بوو بترسین یعنی ئێمە بۆ نمونە پەرلەمانتارەکەمان بایکۆتی پەرلەمانیان کرد موچەکانیان هێنا و دایانەوە بە خەڵک لە هەرێمی کوردستان لە ئەو موچەکانی وەرگرت دایان بە خەسخانەی هیوا وەریانگرت کۆمەڵێک نابینایان بردە گەشتی عەمرە کە ئاواتیانە خواست پێی بچن خزمەتی ژارانیان پێکرد نەوتیان پێکڕی بۆ خەڵک یعنی هەرچی ئەوانەی کە خەڵک پێویستی بوو بۆی کردن یعنی ئێمە کاک حەکیم ئەمانە پێویستەکە بە تایبەتی نوخبە لە هەرێمی کوردستان نوخبە نابێ بکەوێتە ژێر کاریگەری ئەوەی کە ڕقی لە منە وەکو ئایدۆلۆژیا ڕقی لە منە کاکە ڕقت لێمە لە چوارچێوەیەکە بەڵام تۆ نوخبەی وەرە حقیقت باس کرد بەوەی کە من هێزێکی سیاسیم حقیقەتی من دەرخە لە خۆمەوە وەریگرە کاکە وەرە دەرگاکانی ئێمە کراوەتەوە لە جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ خواری ئۆرگانەکانی ئێمە کراوەتەوە چێ ئامات چێ پێی خۆشە بابێت لە خۆمانەوە ئێمە بناسێ لە خۆمانەوە بزانێ ئێمە چین ئێمە چێکین ئێمە چۆن ئەڕۆین بۆیە بەڕاستی کاک حەکیم بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردن خەڵکێکەیکا کە تەنیا ئیشی بە هەڵبژاردن بێ ئیشی بە خەڵک بێ بەس بۆ ئەوەی دەنگی پێبا دوای خەڵکەکە پشتگوێ بخە هەمووی ببێ ملی بێ بەژێر ئاشێ واقعی نەبێ پێەوە بەڵام ئەمە لە ئێمە ناوەشێتەوە ئێمە کردار چونکە ڕخنەش دەگیرێ بۆ من هەندێک لایەن بێ بەس قسە بکە لە بینی کردار و قسە بەڵێ چۆن خەڵک بڕیار بدا بۆ نمونە وەڵای من ئەڵێم کاک حەکیم خەڵک بڕیار بدا بە دوا ڕاستە یەکەم بڕیار ئەوەی کە بوونەوەنە خەڵکی موسڵمان و ملتەزیمە لە هەرێمی کوردستان و ئیسلامیەکانی خۆشەوە یان هاوسۆزیەکی لەگەڵ لایەنە ئیسلامیەکان کاکەوە تۆ من پێم وایە فەرزە لەسەری کە پشتیوانی ئێمە بێ فەرزە لەسەری کاکە من لەگەڵ ئەوام لە هەموو شتە چاکەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە دایناوە من و ئەو پێکەوەین لە مزگەوتا پێکەوەین لە پرسە ئاینەکانە پێکەوەین لە هەموو شتێکە لە برایەتیکردنا پێکەوەین لە هەموو جێبەجێکردنی ئەرکی ئاینەکانمان ئیسلامیەکانمان پێکەوەین کاکە وەرە پشتگیریم کەوە ڕەخنەشم لێ بگرە چاکم بکەرە ئەگەریش ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ کاتێک بێتە خەلیفە ئەچێتە سەر مینبەر ئەڵێ گەر چاکم کرد پشتگیریم بکەن بەڵام ئەگەر خراپە کرد ڕاست بکەنەوە ڕاستمان کەنەوە کاکە ئەگەر من ناڵێم ئێمەی کۆمەڵی دادگەری کوردستان هیچ غەڵەتێکمان نییە هیچ خەلەلێکمان نییە بەڵام وەرە چاکە بکەرەوە نەک بڕێ سەنگەرم لێ بگری ئەوی تریشی خەڵکیەکە کە بوانەوەنا بەداخەوە کە هەر ڕقی لەوەیە کە نوێشکا و ملتەزیم بێ دەکات وەرە حقیقت بڵێت تۆ بانگەشەی ئەوەکەی نوخبەی لە هەرێمی کوردستانە حەقەڵی سوپاس دەکەم تۆژێکە دەرفەت هەو لەسەر هەڵبژاردنیش پرسیارێکم سوپاس دەکەم کاک ڕەمەزان سەبارەت بە کۆمەڵی دادگەری پێ وایە خەڵکێکی زۆر چاوەڕێیە ئەم هەڵوێستی دیکەش دەبێت و تایبەتمەندەکانی جیاوازن لە هێزەکانی تر کۆمەڵی دادگەری لە پەرلەمان بێ لە ڕووسیاسی بێ کاری بانگەواز و ڕاگەیاندن و خێرخوازی بێ وەڵا بە دڵنیاییەوە کاک حەکیم ئەوەی کە کۆمەڵم بڕیاری داوە جیاواز هیچ لایەنێک ئەم موقیفەی کۆمەڵی دادگەری نەبووە بەڕاستی یعنی موقیفێکی زۆر جوان بووە یعنی بەشی ئەوە نەماوەتەوە دوژمنەکانی ڕخنەی لێ بگرن دۆستەکانی گلەیەکی لێ بکەن یعنی بەشی ئەوەی تیان نەماوەتەوە یعنی لە هەموو شوێنەکان کشاوەتەوە کە ئەمە دەلالەتە لەسەر ئەوەی یەکەم هیچ مەسلحەتێکی نەبووە لەما جگە لە بەرژەوەندی هاوڵاتیان گێڕانەوەی دامەزراوەکان شەرعەتیان باشە
هیچ نەبووە و مزایدەش نەبووە بەم بابەتە و ڕاکردنیش نەبووە لە بەرپرسیارەتی ئەگەر خەڵک وا بیر بکاتەوە لە ماوەی ڕابردوودا ئەگەر کۆمەڵی دادگەری لە پەرلەمان هەڵی پرسیارەت پێ خەڵک یوت کاکەوە بۆ مادیەکەی و بۆ چیەکەی ئەوانە ئەیخۆ ئێستا ئەو بیانوەش نەماوە بەم شێوەیە بۆ یەوە وتم یەکەم مزایدەش نییە چونکە ئەگەر ئەم مووقیفەی کۆمەڵی دادگەری مزایدە بێت بۆ دەستپێکردنەوەی چاکسازی دەستپێکردنەوەی پرۆژەکان گێڕانەوەی موچەی فەرمانبەران باشە گێڕانەوەی دامەزراوەکان بۆ خۆی بە پێ یاسا و ڕێنمایەکان ئەگەر ئەمە مزایدە بێت کە کۆمەڵی دادگەری بیری لێ کردوێتەوە و ڕێگەی بۆ خۆش کردووە کە بگەڕێنەوە ئەمانە وڵی کۆمەڵی دادگەری هەموو شانازی پێوەکات یعنی بە ئاشکرا ئەیڵێن ئەم مزایدانە کۆمەڵ شانازی پێوەکات کە دەستی بۆ بردو بۆ چکە ئەمانە هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیان بووە من یەک نمونەی خۆش ئیدا بۆ بگێڕمەوە زیندوو ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین کە خەریکی چۆنەڵێ دەستپێکردنی ڕێکارەکان بووین بۆ ئەوەی کە بۆ دەست لە کارکێشانەوە بۆ کشانەوەمان لە ئەنجومەنی پارێزگا بەڕاستی سەررجەم لایەنەکان لێت ناشارمەوە لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنەوە تا سەررجەم فراکسیۆنەکان یعنی پەیتا هاتوونە ژوورەکەمانەوە یعنی جگە لەوەی کە دەستخۆشییان کردووە لە مووقیفەکەی کۆمەڵی دادگەری لە هەمان کاتیشا و تویانە کلێنێکتان خسووت ئەنجومەنی پارێزگاوە ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی دڵخۆشیە بۆ ئێمە کاک حەکیم دڵخۆشی گەورەی ئێمە پیشانەدات وەکو بوتم نەک ڕاکردن لە بەرپرسیارەتی ڕانەکردن لە بەرپرسیارەتی بەڵکو بە پێچەوانەوە هەر هاوڵاتیەک هەر کەسێک ینی ئەوانەیە سەگویان لە دەنگی ئێمەیە کە نمونەی زۆرمان لا هەیە تەمەنامان کرد لە کاتێکی ترا باسمان کرای هەر هاوڵاتیەک ڕێگەی کەوتبێتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەسەوور بکەن هەتا وەڵامان بۆ وەرنەگرت بێتەوە وازمان لێ نەهێناوە ئەمە خۆی بۆ خۆی گەورەیە یعنی لە دوای ئەوە هەمووی بۆتە جێگەی دەستخۆشی من لە واڵەکەی خۆمەوە ئەم پۆستەم کردووە بەڕاستی ئێستا زانیمە یعنی بەرهەمەکەی ئەچنینەوە کە هەموو هاوڵاتیان دەستخۆشیمان لێکن ئەمانە خۆی بۆ خۆی ئەوە ئەسەلمێنێ کە پێویستی بەوە هەیە کۆمەڵی ئیسلامی وەکو وتم ئەمە بکاتە مبادرەیەک بۆ خۆی ئەمە بکاتە دەرەچەیەک و چۆنەڵە بە ئاگاهێنانەوەی سەررجەم لایەنەکان و حیزبەکانی ئەگەر کۆمەڵی دادگەری هەڵبژاردنەکانی داهاتوو بڵێ ئەندامی ئەنجومەنی زیاتر بێ پەرلەمانتاری زیاتر توانن خزمەتی باشتر بکرێ زۆرتر بکرێ بەرهەمەکە بە دڵنیاییەوە یامە ئەو حەجمەی کە هەمان بووە لە ئەنجومەنە خۆجەیەکە لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگاکان کە هەمان بووە چەند قاتی ئەوە ئێمە هەوڵەکانی خۆمانمان داوە یعنی ئەمە قسەی ئێمە نییە شاهیدی هاوپیشەکانمانە لە فراکسیۆنەکانی تر لە لایەنەکانی تر کە لە ڕووی ئایدۆلۆژیاوە یعنی بیرکردنەوەمان جیاوازە بەڵام کاتێک کە دەیتە سەر ئیش و کار خۆیان بەدەمی خۆیان ئەمە قسەیەمان بۆکەن و شاهیدیمان بۆ دەن کە ئێمە ئیشی باشمان کردووە بۆیە ئەگەر بەدڵنیاییەوە کۆمەڵی دادگەری بتوانێت ڕێژەی چۆنەڵێ ئەندامەکان و نوێنەرەکانی لەدام و دەستگەکان زیاتر بکات بەدڵنیایەوە وەزعی هەرێمی کوردستان بەپێی ئەو سنوور و مەساحەی کە لە بەردەستایەتی ئەتوانێت کاریگەری زیاتر دروست بکات. سوپاس دەکەین کاکتۆر کەمتر لە دخولەکێک بە حکومەتی بەرپرسی ناوەندی هەڵبژاردنێکی هەڵبژاردنەکە دەکرێت یاخود بەیانی دادگای فیدرالیش کۆ دەبێتەوە چاوەڕێی چی دەکرێت؟ وڵا کا حەکیمێمە ناومێدین لە دەسەڵاتداری لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان کە بگەن بە ڕێککەوتن لەبەرەوەی کە لایەنە دەسەڵاتدارەکان بەرژەوەندی باڵای خۆیان لە پێش بەرژەوەندی هەموو شتێکە هەموو خەڵک و کوردستانەوەیە بۆیە تا ئەم عەقڵێتەی ئەم لایەنانە نەگۆڕێ هەڵبژاردن مەحاڵە بکرێ بەڵام لە لایەکی تریشەوە هەڵبژاردن ئێستا زەختێکی زۆر هەیە لەسەر هەرێمی کوردستان کە پێویستە هەڵبژاردن بکە ئەگەر نەیکا دوایی ئۆباڵی هەر ڕووداوێک بەوەی هەڵبژاردنەوە نەکرێ لە ئەستۆی لایەنەکانە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارەکان بۆیە بە دڵنیایی لە ئێستا ئاسۆیەک دیار نییە بۆ ئەوی کە بڵێ وەڵا هەڵبژاردنەکان لەمانی 11 ئەنجام دادگای فیدرالی بە کورتی کاتم نەماوە دادگای باڵای فیدرالی لە عێراق طبعا بەیانی بڕیارە یعنی بە پێیەوەی کە ڕێکارەکان تەوا بۆ بەیانی جلسەی کۆتاییەکە کە بڕیار بدە ئەگەر بڕیاری دا و ئەو بڕیاری پەرلەمانی کوردستانی بە نایاسایی زانێ و کاتە دامەزراوەکانی کوردستان هەمویان کۆتاییان پێدێ پێویستە عێراق بێت سەرپەرشتی هەڵبژاردن بکاوە کۆمسیۆن و وەک حکوومەت وانە کە ئێمە تەمەنا ناکەین بگاتەوە بەڵام ئەوە ئەو تونێ لە تاریکەی کە ئەو سەری دیار نەبوو یەکێتی و پارتی و گۆڕان کردیان و پێویستە باجەکەیشی دەبوونتانەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بێسون حەمە ساڵان نامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری هەروە ڕەمەزان نامی قەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران بەخوای گەورتان ئەسپێرێ